ئێرە گوندی گرێزەیە سەر بە قەزای سەی سادڵ نزیکی 700 ماڵە و تەنیا لەم پارچە زەویەدا کە لەم گوندەدا هەیە زیاد لە 250 بیر لێدراوە. وەرن با پێکەوە بزانین هۆکاری چییە تەنها لەم پارچە زەویەدا زیاد لە 250 بیری تێدایە. ئەمە گوندی گرێزەیە سەر بە قەزای سەی سادەقە نزیکەی 600 ماڵ بۆ 700 ماڵە بێ. سەرچاوی ئاوی ئەم 600 ماڵە ئەم بیرانەیە لەناو ئەم کانیانە ئەمە خۆی کانی بوو. سەرچاوی هەمووی ئەمە ئێستا ئەم هەموو ماڵانە بێژگە لە بیرەت کەوازی دنکەدن کە لە ماڵەکانە هەیە ما باقیەکەی سەرچاوی ئاوەکەی ئەم کانیانەیە. ئیمساڵ لە ناچاریە هەمووەکو خێریش بەڵێ من هەر کرێشم سندەوە بەڵام بیری تیانە بە دەگمەن ئەمساڵ من لێم هەڵ نەکەن دەبێ. ئیتر هەیە 2 مەتر هەیە مەتر با بڵێن ئەخیرەکەی چۆتە 11 مەتر کە ئەمەیە. بەڵام ئەمە با بڵێن ئاوی ژێرزەویمان نییە ئەمە ڕێڕەوە دەمارە لەم شارباژێ ڕەوەیەت. ئەمە بە تاکید کەسێ ئاویە بێسەوە ئەو بیرە تۆزێ باشتر ئاگادارمەوە ئەو ماڵە داوای لێکرد غەتاسێکی تێکردێ هەتا ئەو تێتی هەتا ئاوی تیاابێ بە یەکۆ بە شەریکی. یەکەم بیر کە لێ درادەگرێت لە 1970 ئەتر ئەم بە ڕێژەیەکی کەم بۆچی لەم چاوکە کۆبینەتێ مە لێرا زۆر گێتە ئاو ئەفسان وەکو عەرزم کردن 2 مەتر 3 مەترمان هی نەکرد ئەگەی ئاوی چاک وشکی نەیەکرد هیچ ساڵێ وەکو ئیمساڵ نەبووە بووە وشکی کرد لە پاییزا وشکی کرد ئەوان ئیمساڵ یەکەم مانگ بەهار ئاو نەما هەلە وڵایەتی بیرەکانمان گەیەتە 9 مەتر و 7 مەتر و ئەمانە زۆری هەر وشکەم بیرانەی سەر ئاوی تیانە زۆریان یەکەیەکێکی ئاوی تایە بەتەنکی ئەو یعنی بەخوا داعیسە حکومەت هیچ هینەکی نەکردین یادەیەکی ئاوا گەورە حوسەماوە حەقە حکومەت بیرێکی لێ بکات بیرەکەی ئاوی هاتیالە کاکە نزیکێتی لەبێ مزەخکە خەبیرەکەی من بەش هەردوو لامانەکە ئەو بیرەی من 4 5 مەتروە 3 مەتروە وەڵای وشکی نەکردێ هەموو بیرەکان ئەمان ئیمساڵ هەر بەهار یەکەم مانگ بەهار وشکی کرد باران نەباری کاکە بارانێکی کەم باری ئەوەتە عیبینی بەخوا نادام چەند دوانمەیە 3 دوانم ڕەنگە بێت 3 دوان 4 دوان ڕەنگە بێ ئەلێ پەڕە لە بیر بەخوا 200 بیر جیاوە بێت بەخوا کانی بوو ئاها بۆیم تێکسە ها ئەوە لەبەرێ ڕۆیشت ئەوە لەبەرێ ڕۆیشت وشکی کرد کانی و چاڵم کرد 3 بواری 20 سنتینم تێکسە 3 بواری ئەلەوانە 20 سانتینی یانی 6 سانتین وە ڕانیشم پیاوە بەخوا مەڕم بوو پێمان ئاوەدا